we are not only opening doors but creating opportunities for learning, growth. لە راپۆرتێکیدا گۆڤاری The Sun ئیکۆنۆمیستی بەریتانی بڵاوی کردەوە لە وڵاتی کەنەدا قوتابخانە ئیسلامیەکان بە شێوەیەکی بەرفراوان ڕوو لە زیادبوونن. چاوپێکەوتنیشی لەو بارەوە لەگەڵ بەڕێوەبەری ئەکادیمیای ئیسلامی ئیدمۆنتۆن کە گەورەترین ئەکادیمیای ئیسلامیە لە ئەمریکای باکوور بڵاو کردووەتەوە. گۆڤارەکە ئاماژەی بەوە کردووە وتەکانی بەڕێوەبەری ئەکادیمیاکە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگدانەوەی گیانی تێکەڵاوبوونی موسڵمانانە لەگەڵ کۆمەڵگەی کەنەدی. ئەکادیمیای ئیدمۆنتۆنی ناوی شاری ئیدمۆنتۆنی ئیسلامی پایتەختی هەرێمی ئەلبێرتای لە ڕۆژاوای کەنەدای هەڵگرتووە. لە ساڵی 1970دا دامەزراوە و 1400 خوێندکاری کوڕ و کچ لەخۆ دەگرێت و هۆڵە سەرەکیەکەی بە جۆرێک دیزاین کراوە کە دوو ئەرک جێبەجێ دەکات لەبەرەوەی وەک مزگەوتیش بەکار دەێنرێت. لە ئێستاشدا پرۆژەی فراوانکردنی ئەکادیمیاکە بە تێچووی نزیکەی 60 ملیۆن دۆلاری ئەمریکی لە جێبەجێکردندایە. ئەوەش بۆ لە خۆگرتنی ئەو خوێندکارانی ناویان لە لیستی چاوەڕوانیدایە و ژمارەیان لە 1500 خوێندکار تێدەپەڕێت. سەرەڕایەوەی زۆرینەی خوێندکارە موسڵمانەکان لە کەنەدا ڕوو لە قوتابخانە حکومیەکان دەکەن، بەڵام بەپێی داتاکانی کۆمەڵەکە ئاماری ئەو قوتابخانەیەشی پەیوەندی بە قوتابخانە ئیسلامیە تایبەتەکانەوە دەکەن بەردەوام لە زیادبووندان. لە راپۆرتەکەی گۆڤاری ئیکۆنۆمیستدا هاتووە قوتابخانە ئیسلامیە نوێیەکان لە کەنەدا بە ڕیتمێکی خێرا دەکرێنەوە. هەروەها سەنتەری عومەری کوڕی خەتاب کە مزگەوتێکە و دەکەوێتە باشووری شاری ئیدمۆنتۆن بەنیازی دروستکردنی قوتابخانەیەکی ئیسلامی تایبەت بەخۆیەتی کە ڕووبەرەکەی 168,000 مەتر چوارگۆشەیە. مەترسیەکانی پەیوەست بە دیاردەی ئیسلامۆفۆبیا یەکێکە لە هۆکارە پاڵنەرەکانی پشت ئەم فراوانبوونەی قوتابخانە ئیسلامیەکان لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوودا ژمارەی تاوانەکانی ڕقوکینە لە دژی موسڵمانان لە کەنەدا لە وڵاتی کە ژمارەی موسڵمانان بەپێی ئامارێکی ساڵی 2021 1,800,000 کەسە بەرز بووەتەوە. گۆڤارە بەریتانیەکە ئاماژەی بەوەش کردووە لە پێناو پاراستنی پێوەرە پەروەردەیەکان لە بابەتەکانی ماتماتیک و زانست و خوێندنی کۆمەڵایەتی قوتابخانە تایبەتەکان بە قوتابخانە ئیسلامیەکانیشەوە لە کەنەدا پابەندن بەو پرۆگرامە خوێندنەی لەلایەن ئەو هەرێمەوە دیاری دەکرێت کە تێیدان. لە هەمان کاتیشدا ژمارێک لە قوتابخانە ئیسلامیەکان کاتەکانی خوێندن درێژ دەکەنەوە تاکو خوێندکاران بتوانن فێری خوێندنەوەی قورئانی پیرۆز ببن. زۆر جاریش ئەو وانانە ناچاریە و لە هەندێک قوتابخانەدا داوا لە خوێندکاران دەکرێت ساڵانە لانی کەم سوورەتێکی قورئانی پیرۆز لەبەر بکەن لەگەڵەوەی بۆ لە بەرکردنی زیاتری قورئانی پیرۆزیش هانیان دەدەن.